کوردستان بە سێسە کۆمکڕی هێنان بۆ ئەو شەخانەی هەورامان بەریاندەم. وەڵا خەڵکی هەورامان ژینگە دۆستە ئێستا جاری وایە خەڵک ئەڕوا لە بەهارە ئەڕوا بۆ شاخ بۆ قاچق داوگای بینێ داوگاکە ئەڕووخێنێت. ئەمڕۆ لە هەورامان لەلایەن ژینگە دۆستێکەوە نزیکەی 300 کەو ئازاد دەکرێن و دەگەڕێنرێنەوە بۆ سروشت بۆ ئومێدی کە لە سروشتدا چەند هێندە زیاد بکەن و هەروەها جارێکی دیکە هیچ کەسێک ڕاویان نەکات. ئێمەش ئەم کەوەمان بێ و بەریەدەین بۆ هیوایی کە ساڵێکی تر ببێتە دەکە و یان زیاتریش. ناو مالان حەمەکەری مەحموود هەستان بە سێسە کۆمکڕی هێنان بۆ ئەو شەخانەی هەورامان بەریاندەم. دابەشیان کەم بەسەر ئەو شەخانەی هەورامان تۆزێک کەو نەما بوو سروشتی شاخەکە تۆزێک تێکشی بوو کە وشت نەما بوو وتمان با تۆزێک کەوت زۆر بێت سروشتی منتیقەمان جوان بێت. هەر لە هەورامان ئازادە کردوون یان نیازە هەیە لە شوێنی کەژات؟ وەڵایی هەر لە هەورامان ئازادم کردوون لە شاخەکانی هەورامان. لەکوێ کڕیوتن کەوەکان چەنە پێیاون؟ کەوەکان کڕی و من کەوێ 9,000 پێداون. بەڵێ بۆچی کەوە هەڵبژاردەوە بە دیاریکاری؟ کەو خۆشە بۆ شاخ خەڵک ئەم منتەقە خەڵک زۆر هاتوچێ هەورامانەکە جاری وایە بۆ سێرانێ کەوەکان ئەخوێن لە شاخکاتە زۆر جوانە. مۆرکێکی هەورامیانەشی مۆرکێکی هەورامیت پێوە دیارە وایە. پەیامە بۆ خەڵکی چییە بۆ ئەوانەی ئەچنە سەیران ئەوانەی ئەچنە ڕاو؟ وەڵا پەیام بۆ ئەوەیە بۆ ڕاوچیەکان کە ئەڕۆن بۆ ڕاو ماکەون نەکوشن زەرە نەدەن لە شاخ باشە تۆزە ڕاویش کەم بکەنەوە ئەتر خەیکە ناخۆشە بێ. وەڵا خەڵکی هەورامان ژینگە دۆستە ئێستا جاری وایە خەڵک ئەڕوا لە بەهارە ئەڕوا بۆ شاخ بۆ قاچق داوگای بینێ داوگاکە ئەڕووخێنێت. ئەو شوێنەیەکە بۆ ئەو حەشارگایە بەڵێ نایڵن خەڵک ڕاو بکە ڕاویش کەم پرسیان نەفر ڕاوی تیاکەن. بە بەراورد بە ناوچەکانی تر لە هەورامان ڕاوکردن کەمترە بەڵێ کەمترە. ئەمە هەڵمەتیشی ژینگە دۆستیە مرۆڤ دۆستیە بەڕاستی هەڵمەتیشی بەلامەوە زۆر گرنگ بوو کە لەلایەن گەنجی دڵسۆز و خۆشەویستەوە کاکە ئالان کە مەجموعەیەکەوی هێناوە بە شێوەیەکی ئوسوڵی بۆ ئێرە بۆ واتە بۆ هەریبی کوردستان و بریتی بوون لە سیاسەت کەو و ئێمە لە هەموو ناوچە جیاوازەکانی هەورامان و ڕەنگە بچینە ناوچەی نەورۆڵی و ناوچەی شوێنی کە ئازادیانەکەین بۆ ئەوەی کە ژینگەیەکی جوانمان هەوێ و ڕازاوەتر بێت لەوەی کە هەیە. جۆرە هەوڵانە بۆ سروشتی ئەم ناوچەیە تا چەند گرنگە چکە کەو زۆر لەگەڵ سروشتی هەورامانە گونجێت. خۆی هەمیشە و دایم سروشت بە باڵندەوە جوانە، شاخ بەکەوە جوانە، بەرد بەکەوەوە جوانە. ئەگەرەک و شاخ و درەختێکی ڕوت و بێ مەسەلەن باڵندە و ئاژەڵی کوێوی بێ بەڕاستی ئەو تام و لەزەتەی نییە مرۆڤ ئەو لەزەتەی لێ نابینێ وەک ئەوەی کە سروشتێکی تەندروست و مەسەلەن ڕازاوە ببێ بە ئاژەڵی شێوی و بە گیانلەبەری شێوی بە باڵندەی شێوی ئومێدەکەین ئینشاءڵڵا نمونەی زیاد بێت و خەڵقی عەزیز و خۆشەویست و دەستکراوەی هەرێمی کوردستان چاو لە کاکە ئالان بکەن بۆ ئەوەی کە ژینگەکەی هەرێمی کوردستان ڕازاوەتر بێت. سزای ڕاوکردنی باڵندەی کێوی چییە و لەم ناوچەی ڕاوکردن هەیە یان وەکو جار ینی کەم کرد کەم بۆتەوە؟ من ڕاستیەکەی وەک جەنابتان ڕەنگە ئاگادار بن تازە بووم بە بەڕێوەبەری پۆلیسی دارستان ژینگەی ئەڵەبجا و دیارە سزای تایبەتی خۆی هەیە مادەی یاسایی خۆی هەیە بۆ پاراستنی ژینگە لە ڕێگەی جەنابی دادوەری لێکۆڵینەوەوە کە سزا ئەدرێن و سزاش دراون و هەر کەسێکیش بکەوێتە ئەو داوەوە بەڕاستی بە گاڵتە نەجاتی نابێ و سزای قورسی یاسایی بەسەر سپێنرێت.